گرنگینەدانی دایکت بە باینجان لەبەر ترسی بوو لەو ژیانە تاڵ و ناخۆشەی کە لە ڕابردوودا بینی بووی؟ سەریکە گرنگجدان باینجان ئێستاش گرنگی پێنادری ئێستاش میوەی بەناس پرتەقاڵە نازانم چیاوانە ئیتداتە واجهەی دوکانەکە باینجانیش فرێدرا کەس گرنگی پێێدا حتا وابزانم شەیما من تاکە کەسم کە باینجانم برتە لای نەخۆش لە خستەخانەی یعنی دای مەڕقم لەوەی هەڵستا لە چێ خەڵک ئەوەی دەبا پرتەقاڵ و سێ و لالەنجی و مۆزی دەبال و باینجانی ناوەن برادێکم هەبوو ئێستا یادی بەخێر لە ئەندەرانە نەخۆش کەوت بوو عملیاتی ڕێخۆڵە کوێری کراوە ئێتەمی چلوێک باینجانم بردووەوانەوە کە باینجانی بینی دەیناسیم یەکسە گوتی هۆی ئەو سەگ با هاتە خستەخانەی ئاوتم وە لە کۆتاییدا بینامانە خستەخانەی خۆشەویستان کرد بێلەوە شار باینجانش بە خاویما خوارد هەر لە خۆشی ئەوەی کە باینجاش دایکە مژنیی مەرد بوو وەکو دایک هەموو زۆربەی دایکانی ئەو کاتەی کورد بە زەحمەت ژیاون بە زەحمەت منداڵیان ئەجامە بەستەکەم ئەوە بە لە ڕابردوودا کورد نەبووە خەم و ناڕەحەتی نەبوو بێت تایبەتی ئەوجی بە تایبەتی نەوەی ئەوان من دراوسێمان هەبوو کوڕی پێشمەرگە بوو دەمبینی وەکو پشیلە منداڵەکانی دەمی بەدەم منداڵەکان دەگرێت لەو ماڵ دەیبردا ئەو ماڵی لەو ماڵی بردە و ماڵی یعنی من ئێستاش وەرزەم لە کتێبێکدا باسم کردووە لە پێشەشیە و گوڵە گەنمانەی دەبنە گسک هاتەن توش بزەم خەڵکی کورانی وەنی هاتەن لەژێر قاندرمە بەرمیلی نەوتیاندا دەنا من ئێستاش پێم وایە ئەو بەرمیلانە بەرمیلی فرمێسک بوونا یعنی مە دوو بەرمیلمان هەبوو نەوتی تیانە بوو خڵک نەبوون بوو بەڵام پڕ بوو لە فرمێسک یعنی لە جیاتی نەوت جلیکانەی فرمێسک لەژێر قاندرمەی شتێک هەبوو لە کورانی مە خۆمان دوکاندار بووین بابڵێن لە بازاڕی کوران ئەمە شتمان دەفرۆشت بەس دەبواە کڕیار بین لەبەر هیچمان نەبوو یعنی مۆزمان دەفرۆشت بەس لە ماڵی مۆزمان دەخوارد کابرا غەسالەی قاپانی غەسالەی جلی دەفرۆشت بەس ژنەکەی دەبینیان داش دەبینی دانیشت لە ناو تەشتێک بە دەست زدەکان دەشوە یعنی ئێمە بەڕاستی ڕاستە دوکاندار بووین بەڵام دەبواە کڕیار بین کەسمان هیچمان نەبوو لە ماڵێ ئیتر ئەوەی هەبوو نەهامەتی بوو ئەوەی هەبوو زلەی بەعز بوو ینی بەتایبەتی خەڵکی ئەو منتیقا هەژار نشینانە وەکو سەیدا و سێتاقان وەکو تێراوەی وەکو کوران خەڵکی مرد بوون شۆڕژێر بوون منداڵە پێشمەرگەیان زۆر بوو بەعز زۆری ئەزیەت دەدان بە هیچ شێوەیەک ئاوردێنەدانەوە جادەی بۆ چیمەتۆ نەدەکردن زێرابی بۆ نەدەکردن جاشی تێبەردابوون خەڵکی باسی تێبەردابوون یعنی ئەو نەهامەتی من بەبیرم دێ لە کوران یعنی ئێمە هەمومان ڕامان دەکرد بەس بگەینە سبەینێ یعنی منداڵەکەی بگاتە سبەینێ بە سەلامەتی حتا من داکەم بە ڕەحمەت بی لەگەڵ مردووی تۆش کە ینی دەجانەڵا بوو زۆر نەخۆش بوو شەکری هەبوو تووشی شێرپەنجە بوو شێرپەنجەی خوێن من گریام گوتی مەگریەوانە وتم دایکە عەزیزە تۆش بۆ دایکت گریایی منیش بۆ دایکم دەگریێ حەق خۆمە گوتی من هەموو خەونم ئەوە بووە بمرم و مەرجی منداڵەکانم نەبینم لەبەرەوەی ئەو منداڵانەی وەکو بێچوە پشیلە لەو قاندرما دەبرێتە و قاندرمەی لەو سەرباندەی بردە و سەربانی یعنی هەموو خەونی داپیرت داکت داکەم داپیرم لەو گەڕەکە هەژار نیشتیانە ئەوە بوو کە منداڵەکانیان نەبینن بۆ بە سەلامەتی بگەنە مردن نەکوژرێن یعنی گەورەترین خەون ئەوە بوو من لە بیرمە لە هەشتاکان کە یەکێک لە ناو جێگا دەمرد خەڵک شکرانەی دەکرد کوورە کاکە چانیە لە ناو جێگای یعنی مردن بە سەلامەتی لە جێگای خۆت بوو بە خەون یعنی دایکم خەفەتی ئێمە نەکوژرێن بە سەلامەتی بگەینە مردن لەناو جێ و لە تەنیشتە خۆی ئەگەم مردیش لە تەنیشتە خۆی بمرد